دکتۆر شێرکۆ کرمانجە زۆر بە خێراتنتانەکەین بەخێر بێن سەر چاوان و زۆر سپاستانەکەین سپاسی ئامادەبوونتانەکەین بەڕاستی بەخێر بێن ئەرکتان کێشاوە و زۆر سپاس. خۆم بە خۆشحاڵە زانم کە بۆ یەکەم جارە کۆڕێک بەرم بەڕێوە تەمەناکەم لە ئاست حەزوری جەنابتان و لە ئاست بەهای ئەو کتێبەیە کە ئەمڕۆ کۆڕەکەی دکتۆر شێرکۆیا بم. ڕاستی ئەو کتێبەی ئەمڕۆ دوای 100 ساڵ لە سیڤەر کورد بەرەو چووە من بەش بە حاڵی خۆم کە خوێندومەتەوە وتومە باش بوو کە من ئەو کتێبم دەستکەوتو کە خوێندمەوە چونکە بەڕاستی ئیزافەیەکی زۆر جوانی فرەڕەهەند ئەکا بۆ تێگەیشتنمان دەربارەی 100 ساڵی ڕابردوو ئەوەی کە گوزەراوە لە ئەحداس و لە هەڵوێستی کورد خۆی و لە تێگەشتنی کورد و لە هەڵوێستی دەسەڵاتدارانی کورد لەم 100 ساڵی ڕابردووە. کتێبێکی پڕ بەهایە بەڕاستی شایانی ئەوەیە بخوێنرێتەوە و جوودێکی زۆری تیاکراوە لەلایەن هەر پێنج ئەو بەڕێزانی کە هەستاوان بە نووسینی ئەم کتێبە. فکرەی نووسینی کتێبەکە و چۆن ڕۆشتۆ بەڕێوە و چۆن گەشتۆتە ئەوی کە کتێبێکی لێ دەرچێت بەو ئاستا ئەوە بۆ جەنابی دکتۆر شێرکۆ بەجێ هێڵین 20 دقەتانی و ساعت بۆ تەیەکە دکتۆر قسەی لەبارەوە بکەی دواتریش چینە لای گفتوگۆکانی بەڕێستان و پرسیار و وەڵامەکە و زۆر سپاس دووبارە. وەڵامیش زۆر سپاسان دەکەم. سەرەتا سپاسی دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان و بە تایبەتیش کاک دکتۆر تاڕەسوول دەکەم کە ئەمڕۆ بەخۆی هاتوێتە ئێرە نەک هەر بۆ چاپکردنی ئەم کتێبە بەڵکو بۆ گرتنە ئەستۆی ئەرچی تێچووی چاپکردنی کتێبەکە و کاتی خۆی کە لەگەڵ کاک تەها قسەم کرد زۆر بە دڵکراوەیی و بە پێشوازی لە بیرۆکەی چاپکردنی کتێبەکەی کرد زۆر سڕاو و ڕێز و پێزانینم بۆ کاک سیروان و هەموو کارکەرانی هەموو ئەندامانی دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان هەیە. هاوکات سپاسی نیشمانخان دەکەم نەک بۆ ئەوەی کە با بڵێن بەڕێوەبەری ئەو کۆڕەیە لەبەرەوەی کە دوو جار بە کتێبەکە داچۆتەوە جاگەر هەڵی چاپ و یان شتێکی ئەوەی هەبێ ئەوە ئیێمەنیەی نیشتمانخانە ئەمە لە زیاتر سپاس. وەڵای من لە مێژ نیشتمانخان هەمیشە بە کتێبەکانی مندا دەچێتەوە بێزگە لەو با بڵێن ئەو ئەستۆ با بڵێن شتێکم خستۆتە ئەستۆی دەمەوێت بختانێکی لەسەر هەڵبەستم ئەو بە کتێبە عەرەبیەکانی منیش داچۆتەوە کتێبێکی عەرەبیمان هەبوو منیش هەمیشە دەمگوت ئەو عەرەبی زانێتەوە دەبێت لە بۆی فرێندێکی عەرەبیت هەبوو بێت دەنا ئەو عەرەبیە جاگە بۆ کوردێک زۆر زەحمەتە چونکە من بەڕاستی دوو کتێبم هەیە بە عەرەبی بەزیشیان تەرجمەکراوە کەسێک تەرجمەی کردووە یەکیشیان کۆمەڵێک هاوڕێم یارمەتیان داوم یەکێکی لەوانەیە کە یارمەتی داوم کاک زەنجیە کە ئەویش ئەمڕۆ لێرەیە سپاسی دەکەم ئەوی دیکەش نیشتمانخانە بۆی زۆر نەچینە با بڵێن بەلادا نەڕۆین من ئەوە 20 دقەیە کاتەکە هەوڵەدەم کە لە ماوەی 20 دقەیەکە ناساندنی کتێبەکە هەم دەست پێ بکەم. بیرۆکەی سەرەتایی ئەم کتێبە دەگەڕێتەوە بۆ با بڵێن ساڵێک پێش 100 ساڵەی سیڤەر کە دەیکرد 2020 لە ڕاستیدا بیرۆکەکەشی یەکەم جار کە تەڕحکرا دوو کەسایەتی کورد تەڕحیان کردێکیان دکتۆر بورهان یاسین کە ئەمڕۆ ئەویش کتێبێکی هەیە لەسەر ئەو بابەتە و کاک تاهیری خالیدی کە کوردێکی ڕۆژهەڵاتیە ئەوان ئەو بیرۆکەیان تەڕح کرد. ئێمە کتێبێک لەسەر یادی 100 ساڵەی پەیماننامەی سیڤەر بنووسین. هاوکات بۆ ئەنجامدانی کتێبەکە لە ڕاستیدا ئێمە زۆر هەوڵمەدا کاتی بەڵام ئیدی هەم هاتنی کۆڕا و هەم سەرقاڵی خۆمان بە کۆمەڵێک شتی دیکەوە وای کرد کە پرۆژەکە تاخیر بێتن. بەرحاڵیدا ئێستایدا کتێبەکە ئامادەیە. بەڕای من ئەوەی ئەو دوو پێشەوەی کە ئێمە لە یەکێکیان ئەم کتێبە بە تایبەتی هەوڵێکە بۆ مانایەکە نەچینەوە سەر ئەوەی کە ڕۆژاوایەکان تووە لەسەر خۆمان
ساڵی دووەمی ئەوەی بۆ زمانێک کە ئێمە ئەو شتێک کە ئێمە دەیڵێن ئەو باوەڕ بۆ نیە بۆ خۆت بڕۆ بە دوای سەرچاو بگەڕێ پێچەوانەکەی ئەوەی ئێمە ئەوەی کە ئێمە ئەو سەرچاوی ئاوە ئێمە ویسمان لەو شتبینەوە بەڵام دواتر لانی کەم لە لانی کەم لە شەش پێکاتوە لە بەشەکەی خۆیدا بکە هەردەبێ ئاماژە بەسەر قسە لەسەر سیڤەرکردن زۆر دەمەوێت من بەدرێژی قسەم لەسەرەوە کردووە ئەویش ئەوەیە کە گوایە باڵی جێبەجێ نەکرا سیڤەر لۆدان هات جێگیسیەوە ڕاستیدا سیڤەر بەس ئەو بەشانەی لە جێبەجێ بە پرسی کوردەوە ئەوانی دیکەی کە لە توان بگەین کە ڕاستیدا سیڤەر جێبەجێکرا زیاتر لەسەرەوەی کە سەدەی پێوەرێکە کاتێکی دیاریکراوی پێکرا ناو بنرێت و ناو ببرێت بۆ ئێمە و ئەوانی دیکەی دەوروبەرمان سەدەیە کە